لە گەڕی حوتەمی خولی نایابی تۆپی پێی کوردستان لە کەش و هەوایەکی ساردا یانەی سۆران بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر میوانداری یانەی هەڵۆی هاوسنووری کرد. سەرەتا یاریەکە بە گەرموگوڕی دەستی پێکرد و هاوکار سعدی لە خولەکی حەفدا گۆڵی یەکەمی بۆ یانەی سۆران تۆمار کرد و گێمی یەکەم بەو ئەنجامە بە کۆتا هات. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە یانەی هەڵۆ هەوڵی گۆڕینی ئەنجامی دەدا، بەڵام یاریەکە بە گۆڵێک لە بەرژەوەندی سۆران بەرامبەر هەڵۆ کۆتایی هات. کەسیش باوەڕ ناکە لە هەر دەرگایەک دەدەی دەرێ ئێوە لە دەڤەرێکن بەڕاستی ینی هەموو سەرۆکی یانەی هەڵۆش هۆکاری شکستەکەیان دەگەڕێنێتەوە بۆ خراپی بارودۆخی دارایی و پشت گوێخستنیان لەلایەن بەرپرسانی سنووری قەزای مێرگەسۆر. ئەمڕۆ لەگەیانەی هەڵۆ هاوسنووری خۆمان هاوسنووری خۆمان یاریەکی قڕز بوو چونکە بە عکمیەوەی یانەی هەڵۆ هاوشارمانە و کۆتا یاری بوو لە جەولەی یەکەمی خولی نایابی کوردستان بۆ ئێمە یاریەکی قڕز بوو بۆ ئەوانیش یاریەکی قڕز بوو، بەڵام ئەلحەمدولیلا ئێمە توانیمان گۆڵێک تۆمار بکەین و پارێزگاری لەم گۆڵە بکەین و سێ خاڵی گرنگی یاریەکە بەدەست بێنین. دام لە کاربەدەستانی دەڤەری بارزان کرد هەم حکومی هەم حزبی پاڵپشتێ و یانە بکەن بەڕاستی نایاب ئیمکانیاتی دەوێت دارایەکی باشی دەوێتن مەلعەبەکی باشی دەوێتن یعنی هانام لە بە هەموو کەسێک بردیە بەڕاستی کەس بەهانە ئەو یانەیەوە نایەتن ئێمەش هەتا ئێروکانە بوون وامان لە هاتی هەم ئستیقالە بدەن هەر قوفلێک لە یاریگایەکەی خۆمان بدەن بەڕاستی یانەی پلەی نایاب بەڕاستی ئەوەی دەوێت یاریزانی باشی دەوێت ئیمکانیاتی دەوێتن دەوریەکە دوور و درێژە بەس کەس بەهانەوەمان نێتن پێش ئێساش لەگە جەنابی قایمەقام قسەم کردو پێم گوتی بەڕاستی ئەگاوابی لەوانەیە لە مەرحەلەی دووەم پاشەکشە بکەین کەسیش باوەڕ ناکە لە هەر دەرگایەک دەدەی دەرێ ئێوە لە دەڤەرێکن بەڕاستی ینی هەموو هەبوونن ڕاستیش دەکەم بەڕاستی لەوانەیە ئێستا قسە بۆ من زۆر نەخۆش بێ و قسەی دەکەم بەس بەڕاستی لە ینی گەشتە سەر ئێسقان بەڕاستی. یانەی سۆران لە کۆمەڵی یەکەم لە پلەی پێنجەم دێت و خاوەنی 6 خاڵە و یانەی هەڵۆش لە پلەی شەشەمە خاوەنی 3 خاڵە. لە گەڕی هەشتەم سۆران میوانداری شێروانە دەکات و هەڵۆش لە چاوەڕوانی دەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.